جا بۆ زیاتر قسە لەسەرکردن لەسەر ئەم بابەتە بۆڕی ئاوی ئیفراسێ کاکاری ئێستا خۆی لە ستۆدیۆ لای ئێمەیە ئاری ئەحمەد بەڕێوەبەری گشتی ئاو و ئاوەڕۆ لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار. کاکاری بەخێر بێی. زۆر سپاس. بۆڕی ئاوی ئیفراسێ بووە نوکتە دەزانی زۆر گۆرانی و شعر و بابەت و شتیان بەسەردا بوو، ینی ناوە دەشکا ئەم بۆڕیە. ئێستا کاتەکە ینی ئەوە گرنگە، ینی لە ماوەی چەندە ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێ و بۆڕیەکە دەگۆڕدرێت. زۆر سپاس ئێوارەی بینەران و بیسەرانیشتان باش. ئەو هێڵە سەرەکیە کەەوە بە شادەماری شاری هەولێرە بۆ دابینکردنی ئاو تقریبا نێزی ١40 شاری هەولێر احتیمال دەکات لەسەر ئەو بۆڕیەی بۆ دابینکردنی ئاو. ئەوەی کە هەبوو بەڕاستی بۆڕێکە زۆری GRP بوو و بەهۆی هەبوونی تەجاوزاتێک لەسەر ئەو مەسارە و چەند جارێک شکان وای دەهاتبوو ئەو مەسافەیە کە ئێستا کە دەگۆڕدرێتن نێزی 175 تا 180 شکانەکان لەو مەسارەی هەبوو. ینی هەمووی ناگۆڕدرێت بەس لە شکانەکانە. بەێ ئەوەی کە هەر بژاردرایە ئەو شوێنە ئەو مەسارە ئەو 2750 مترە تقریبا 175 تا 180 شکانەکان و هەروەشانەوەکان لەو مەسافەیە بووە بە حکمی ئەوەی زۆرترین زەخت لەو مەسافەی هەبووە و هەبوونی تەجاوزات و چەند جارێکیش لەو شوێنە دەستکاری کرابوو، ینی بە هۆکاری دەرەکی شکابوو. بۆ ئێوە بڕیاردرەکەەوە ئەو مەسافەیە وەک قۆناغی یەکەم هەڵبژێردێتن بۆ گۆڕینی. قۆناغی دووەم ئەوەیە مەسافەکەی دیکەیە ماوەکەی دیکەیە کە نشکاوە بەڵام هەردەی گۆڕن. لەو مەسافەیەش چەند جارێک شکایە بەڕانە زیاتر زەبری دەرەکی بووە و ئەو شوێنەی کە دەستگۆڕدرێت کە دەستنیشان کرا لەسەر ئەساسی ئەوەی کەەوە ئەو شوێنە پێشتر بەڕاستی زەوی کشتتوکاڵی بوو، هیچ بینایەکی لەسەر نەبوو، هیچ بینایەکی لە نزیک نەبوو، ئاودانی لێ نێزیک نەبوو. بۆیە ئێستا کە ئەو بۆڕیە هەر هەموو مەسافەکەی کە تەناو ئاودانی ئەو بەشێکی لەسەر شەقامی 120 پارسال لە پێش دوو پرۆژەی سەرەکی پرۆژە ئیسماریەکان ئەو مەسافەیە گۆڕدرا و ئەوەی کە دەمینێتەوە 11 کیلۆمەترە ئێستا 2750 مەتری دەگۆڕدرێتن تقریبا 9250 مەترێک دەمینێتن کە لە کاتی هەبوونی بودجە یان لە کاتی پێویستێکی زۆر ئەوانەیە مەسافەی کەش کاری لەسەر بکرێت بگۆڕدرێت. باشە کاکاریانی زۆر جار هاوڵاتیان گلەی لە شتێک دەکەن دەڵێ بۆ نمونە شەقامێکە بۆڕیەکە باڵەخانەیەکە ئەگەر حساباتی ئەوە دەکەن لە داهاتوودا گۆڕانکاری بەسەر شوێنەکە دادێت ینی بۆچی حساباتی ئەوە ناکەن؟ بەدڵنیایی بابەتی دیزاینکردن یان دیاریکردنی مەساری ئەو بۆڕیە یان هەر خزمەتگوزاریەکە دەکرێتن بە چەند پرۆسێکدا دەڕواتن و بە هەمان شێوە ئەو بۆڕیە کە ئێستاش هەیە بە هەمان پرۆسێسدا ڕۆیشتووە. بەڕانە زۆر جار هەیە دەبینی هۆکاری دەرەکی یان وەکو باسمان کە تەجاوزاتێک لەوانەیە ئەو بابەتانە دەخڵقێنیتن. ئەگەر نایستا کەش ئەو بۆڕیە ینی بۆ مەسارەیدا ڕۆیشتووە مەسارەکە تا ئێستاکە لە بەشی زۆری تقریبا 34 کیلۆمەترە بۆڕیەکە تەنها لەو 2750 مەترێکەوە تەجاوز بە شێوەک لە شێوەکان بەڕاستی بیناکردنەکە بە شێوەی تەجاوز بووە یان دەستکاریکردن هەبووە لە ئەو مەساری بۆڕیەکە یان لەسەر خۆڵی ئەو بۆڕەکە یان لە نێزیک ئەو شوێنە کارکرا لێ ئەو بابەتی لە ڕوودا. ئەگەنا مەسارەکەیت کە تا ئێستاکە شکانێک نەبووە تەنها ئەگەر شکانەکەش هەوو بیتن بە شێوازێک تەکنیکی بووە یان زەربەی ڕاستەوخۆ بووە بەهۆی حەفرکردن و یان ئیشی جادەوبان بووە یان کارەبا بووە یان هێڵەکانی ئەنتەرنێت بووە یان ئەو بابەتانشمان هەبوو. ئەمە کەی دەگۆڕدرێت وە چەندی پێدەچێت ینی کاتەکەی؟ پرۆژەکە 90 ڕۆژی بۆ دانراوە. 90 ڕۆژ تەسەوری ما بە 90 ڕۆژ تاکو ینی هەوڵ دەدەین بۆ 90 ڕۆژە تاواکرێتن بەڵام بە حکمی ئەوەی کەەوە بەشی زۆری ماوەدەکان کە بۆڕیەکەیە 175 ئیشەکە بۆڕیەکەیە و لە دەرەوەی وڵاتی ژێتن بۆیە دەدانی برین ئەگەر ئەوە بە سەلسی بێتن و بەبێ مشکلە بێتن هەوڵ دەدەین کە بە 90 ڕۆژ تاواکرێتن. بە تەسەوری مە لە 90 تا 120 ڕۆژ مدەکە کافیە و کۆمپانیاش وعدیەوەی دایە کە هەموو توانای خۆی بەگەڕ بخواتن بۆ بابەتە. زۆر باشە شتێکی دیکە هاوڵاتیان و ترسیان هەیە کە دەڵێن دیسان ئەومان دەبڕێت ینی لە کاتی گۆڕینی ئەم بۆڕیە ئەوە ڕوودەدات؟ ئەو بۆڕیەکە پارەلێل دادەندرێتەوە یعنی لە مەسافەی چەمەترێک لەو بۆڕی قەدیم هەیە دادەندرێتن و هیچ دەستکاریەکی مەساری ئەو بۆڕێکیت کە ناکرێتن و هیچ دەستکاریەک ناکرێتن و پێش ئەوەی کەەوە دەست بەکار بکرێتن مەسحێکی کاملی مەسارەکەی دەکرێتن و مەساری بۆڕێکە تحدید دەکرێت لە چەند جەیەک بۆ هیچ شکانێک نەبی یان هیچ دەستکاریەک نەبیتن. لە ڕۆژەکانی کۆتایی تەنها بۆ ئەوەی کەەوە تەحویلە بکرێتن لە مەساری بۆڕێک کۆنەکە لە بۆ بۆڕیە نوێیەکە دەتوانین برێن 36 تا 48 کاتژمێرێکی پێویستە لە بۆ ئەوەی
ئەو سەر ئەو سەری بۆڕیەکەی ڕەبت کرێتەوە و کارەکان کۆتایی پێ ینی لەمای ئەو 36 کاتژمێرە بۆ سەرەوە بێ ئەو دەبن ئەو هەموو هاوڵاتیان ئاگادار دەکرێتەوە و بە حکمی ئەوەی کەوا کارەکان بەشێکی دەکەوێتە ناوزستان و ناوبەهار دەتوانین برێن پێویستێکی ئاوی زۆر نابیتن و پێش ئەوەی کە ئەو کارە ڕووداتنیان ئەنجامی بدەین بە 72 سعات یان چەند ڕۆژێک ئەمە هاوڵاتیان ئاگادار دەکەینەوە کەەوە ئەو مەسافەیە ئەو دەبڕێتن بۆ ئەوەی کە بتوانن خەزنی خۆیان لە ئاودانێن و تووشی کێشە و گرن نبن. باشە جگە لە بۆڕی ئاوی ئیفراسێ ینی پلانی داهاتوتان چییە؟ بەتەمان چی دیکە بکەن هیچ پرۆژێشی لە مەجای ئاو یان لە مەجای ئاو ئاوڕۆ ئەو بابەتان ینی ئێمە بە حکمی ئەوەی کەوا کار لە هەموو هەرێمی کوردستان دەکەین بۆیە ئێستاکەوە کاری ئامادەکاری دەکرێتن بۆ ئەوەی تەندەری پرۆژەی ئاوی گۆپتە بە چەند سەمالیش بستە بواری جێبەجێکردن هەروەها ئەمە چەند پرۆژێشکەمان هەبوو ئەو پرۆژانە بە هۆی قەیرانی دارایی و نەبوونی بودجەی بۆ پرۆژەکە کارەکانی ڕاوەستا بوون یان بە هەر هۆکارێشکە بیتن ئێستا کە پرۆژەی ئاوی بارزان لەو ماوەی کەەوە بە گڕوتی نێشکەوە دەستە دوای دابینکردنی بودجەی پێویست بۆ پرۆژەکە و چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانێکەوە بەڵێن دەرهەیە بوو ئەویش دەکەوێتە بواری جێبەجێکردنەوە پرۆژەی ئاوی دەربەندیڕانیمان هەبوو سەکارەکانی وە ئیش دەکرێتن و ئەو کێشەی لە ئینتێکەکەی هەبوو و خەریکی خاوێنکردنەوەنەوە و بودجەی تقریبا 600,000 دلاری لۆ دابین کرایە بۆ تاوکردنی ئەو بەشەی پرۆژەی ئاوی پیرمام و دەوروبەرمان هەیە کارەکان تێدا بەردەوامن ئەو پرۆژانی کە باسمان کرد تەنها پرۆژە استراتیجیەکان بوو بە هەمان شێوە پرۆژەمان هەیە بۆ ئاوەڕۆژ لە هەموو هەرێمی کوردستان کە بەشێکیان ئێستاکە لە شاری هەولێر ئەو کێشە و گرفتانی کە پارسار هەبوو لەسەر شەقامی هەولێر پیرمام و سەر 150 سەر پرۆژە هەیە بە پاکێجێک ئێستاکەەوە لە ژێر جێبەجێکردندا زۆر تا پێش بارانیی بەخڕ چارەسەر دەکرێت بە هیوایەوەی نەکەوە بەروبوومەکەی پێش ئەو بابەتانە هەبیدن هەر کێشە و گرفتە ڕووبدات. بەڕێ ساری ئەحمەد بەڕێ بەرەگشتی ئاو ئاوڕۆ لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار زۆر سپاسماند ومان کردی. سپاس بێ.